دوای ئەوەی ڕێکخراوی ئەمنستی ئەنتەرناشناڵ راپۆرتێکی بەڵاو کردبوو لەسەر ئەوەی کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان گوندەکانی عەرەبەکانیان تێکداوە و ماڵەکانیان دەڕوخێنن. لەم بارەیەوە ژمارەیەکی زۆر لە شێخ و بەرپرسانی عەرەبەکانی سنووری مەخموور لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە مەخموور ڕەتیان کردەوە کە پێشمەرگە گوندەکانیان ڕوخاندبێت و لەژێر هیچ فشارێکیش لێدوانی وانادەن. هناك بعض القرى اللي تعرضت للتفجير من هەندێک گوند هەن کە لەلایەن داعش تەقێنرانەوە. لە کاتی ئازادکردنی ئەو گوندانەوە خۆتان دەزانن ئازادکردن واتای شەڕ و جەنگە. گوندەکان دووچاری بۆمبارانی فڕۆکەکانی هاوپەیمان و تۆپ و موشک و هاوەندبوونەوە. ڕاستە هەندێک خانوبەرە کەوتنە بەر هێرش، بەڵام هێزەکانی پێشمەرگە یەک خانوبەریان وێران نەکرد و دەستیان بۆ یەک هاوڵاتی عەرەب نەبرد. لای خۆیەوە لیوازریان جێگیری میحواری مەخموری هێزەکانی پێشمەرگە ڕایگەیاند ئەوان بەردەوام دەبن لەسەر هاوکاریکردنی عەرەبەکانی ئەو ناوچانە و دەیان پارێزیشن. هەموو ئەو دەنگویانەشی ڕەت کردەوە کە باس لە تێکدانی گوندی عەرەبەکانیان کردووە لەلایەن پێشمەرگەوە. ئێمە ئەو راپۆرتانە ڕەت دەکەینەوە. ئێمە وەکو کورد فەرقی کورد و عەرەب نییە لەلای ئێمە لە دژی ئەو ڕێکخراوە تێڕۆریستێ داعش دەجەنجین و شەڕ دەکەین و دیفاعش لە هەموو کەسێکی کوردستان و عێراق دەکەین. دەنگی ئەمریکا سەردانی گوندی عالیاوای عەرەب نشین کردو لەوێ چاوی بە دانیشتوانێکی ئەو گوندە کەوت و پێی ڕاگەیاندین کە داعش گوندەکانی وێران کردووە و لە ئێستادا کەسی تێدا نەماوە. بەشێکی چوونەتە نێو داعش و بەشێکی تریشی چوونەتە ناوچەکانی تری هەرێمی کوردستان. لە وەزعی زۆر بەعجدا بووین کە داعش هاتە ئێرە ئەو جار هاتە ئەو گوندە عەرەبانە هانا ئەوە جار هاتەوە ئەو گوندانە مەقڕیان لێرە داناوە دەستیان کرد ئەوەل کەس زەربەیان لە مندا یعنی من چار خانیان تقانمەوە دیوەخانەکانیان تقانمەوە دوو تەرەکتەریان بردم چارشیان مسادرە کرد ماریان هەموو سادر کرد هیچیان لۆ نێهشتیمەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا مەخموور.